چەند ڕۆژێکە ڕۆژنامەوانێک راپۆرتێکی بڵاو کردەوە لە ڕۆژنامەی پرۆسپێکتی ئەمریکیە کە باسی بە تایبەت باسی لە یەکێ لە گەندەڵەکانی مەسرور بەرزانی کرد کە باس لەوە بوو کە خانوویەک یاخود مڵکێکی کڕیوە بە نرخی 18 ملیۆن دلار و ئەبزام 18 ملیۆن و 300 هەزارە هەرێک کەس بیری نییە وردەکەی باسکە کە وردەکەی 300 هەزارە. بە هەر حاڵ ئەمە یەکێکە لەو گەندەڵیانەی کە کەشف بووە بەڵام راپۆرتەکە باسی ئەوەشی تایە کە گەندەڵیەکانی با بڵین بنەماڵەی بەرزانی نزیک بە 1 ملیار و 27 ملیۆن دلارە کە لە ئەمریکایە لە ڕێگەی کڕینی با بڵین مڵکی جۆرا و جۆرەوە هەیانە و دروستیان کردووە. ئەوەی کە بۆ هەمومان وەکو خەڵکی ژاگای لێ بوو جێگەی سەرنج بوو راپۆرتەکە دەرچوو دەنگەکە بڵاو بۆەوە تەنانەت ڕۆژنامە نووسەکە لە چەند شوێن چاوپێکەوتنیان لەگەڵ کرد کە کەسێکی ئەمریکیە و قسەی خۆی کرد لەو بارەیەوە باسی کرد کە ئەو چۆن چوە تەحقیقی کردووە بۆ چ ڕێکخراوی کارەکە و تەنانەت یعنی ئەمە پشتڕاز بووە بە جۆرێک بە تەواوی ڕاست و ڕەوانی ئەم راپۆرتە و ئەوەی کە شتێک نییە لە لابەلا هاتبێت تحقیقەکە کراوە و نەتیجەیەکی یاوە بەدەستەوە پشت ڕاستکرایەوە. بەڵام ئەوەی کە زۆر سیر بوو کاردانەوەی نووسنگی حکوومەتی سەرۆکی حکوومەتی هەرێم بوو کە بەڕاستی خەڵکێکی زۆری تووشی شۆک کرد و یعنی لە جیاتیەوەی کاردانەوەیەک بات کە چوزانم مەگەر بڵێ با بڕۆینە بەردەم دادگا یا بابی سەلمێنن یا با دەلیلەکانیان ئەوە نییە شتێکی تەبیعی کە ئینسان چاوەڕێیەکە ئەو ڕاگەیاندنەی نووسنگی حکوومەتی هەرێم باسی لەوە ئەم زانیاریانە لە ڕێگەی ژنێکەوە وەرگیرا و ئەم ژنە پەیوەندی بەمە ینی تەنانەت تۆمەتێک لای خەڵک واکەوتەوە کە تۆمەتێکی خیانەت و ئەخلاقی و ئەم جۆرەشتانە ئەدرێتە مەبەستی وەڵامەکە ئەوەیە مەبەستی وەڵامەکە بەستیەوە بوو ینی بوو بەلامەوەتم نە بە دقیقی مەبەستی ئەوەیە بە دقیقی مەبەستی ئەوەیە بزانم ئەزانی چۆنە خۆی ئەو وەڵامەی نووسنگەی مەسرور بەرزانی لە ڕاستیە تۆمەتەکەی ئیسپات کرد خۆی شتێک کە ئەوان باسییان کردووە و ئەوان بڵاویان کردوێتەوە ئەو لەو نووسینە باسەکە کە سەرانی بارزانی و ئەوانە لەگەڵ لە تێوەگلاون لە مەسالی گەندەڵی ئەوانە بەڵام خودی کڕینی پرۆپەرتیەک یا مڵکێک لە ئەمریکا خودی کڕینی ئەوە لەلایەن کەسێکەوە جاو کەسە با سەرۆکی بڵین حکوومەتی هەرێمیش بێ خودی خۆی لە خۆیان گەندەڵی نییە ینی چییە کڕینە مەسەن تۆ سەرپارەت هەیە چوی لەوێ مەسەنە عەرزەکە بڵێ بۆ نمونە گەر بای 18 ملیۆن نەبووایە ئەوە بای مەسەلەن بڵێن 180 هزار دلار بواە بۆ نمونە هیچ گەندڵێکی تیانە بوو 180 هزار دلار مەسرور بەرزانی ئیشی کردو ماوەیە ئەوی تر زۆر زەحمەتی کێشاوە و ئەوانە فەقیرەوە چەندێکە مەسەن لە حکوومەتایەوان و معاشی و معاشەکە لی کۆ کردوەوە و بای 180 هزاری پاشەکە کردووە کاتە 18 دەفتەر و چوە عەرزێکی کڕیەوە وەکو لە سلێمانی بیکڕی لە هەولێر بیکڕی فەرق ناکە بەڵام باسەکەەوەی کە 18 ملیۆنە ئەم 18 ملیۆنە زۆرە پارەکە و ئەگەر حکوومەتی سەرۆکی حکوومەتی هەرێم یا مەسرور بەرزانی نەتوانێت ڕوونی کاتەوە کە 18 ملیۆن دلاری لەکوێ بوو ئەو دەمە کە ئەبێ بە گەندەڵی باشە ئەجا ئەم لە بری ئەوەی کە مەسەلەن بڵێ چوزانم مەسەن باوکو بیاوێتمی یا خودت مەسەلەن پیتاکەم کردووە مەسەلەن چوزانم لە خێزانی بەرزانی تر هەمویان بەزەیان پێمات و دووتیانە یەکی تۆزەکاری بینەوەوان و مەسەلەن هەر یەکی 500 هزاری چەناوە یاومەتێ بە سلفە و ئەوانە چون هەم قەرزم کردووە تر اعتیبارم هەیە لە بانقێکی ئەمریکی قەرزم کردو و کڕیمەت یەکێ خۆ ئەمە هەموو ئەمانە تەبریر بوو بەڵامەوە لە بری ئەوە وتینانە با هەر عینەن لا تەمسیلێکی هەولێری هەیە بەداخەوە خۆی هەرکەوێتەوە سەرژن پێم خۆش نییەوە بێ بەڵام خۆی تەمسیلەکە وایە ئینەکی تایە مەنیجی بەربووگەوە نیە لە بەردەمی دەرگای هاوارەکەڵێ چیتان کرد حیاتان چون ناموستان جوانە هینە حەزەکە فلیمەکەش بۆ لێمی مەنیجی بەربوو کە چیەکە ئەوە نییە فڵان کەس سەمدی لەگەڵ دەستی لە ناو دەستی فڵان کەسا بۆ ڕۆیشتن بە جادێ ئەو چاو بە چاو شان بەشان و ئەوانە ینی تۆ حکوومەتی هەرێمی تۆ ینی تۆ سەرۆکی گەورەترین دەستگای تەنفیزیت لە وڵاتێکە 5 ملیۆن بەشەرە بەی بەڕێوە ژیانی 5 ملیۆن ئینسان بەسەر تۆوەیە مەوزوعەکەت بوو بۆی کەواڵە ژنی فلان لەگەڵ پیاوی فلانە مەسەن بە فەرزی حاڵ ڕاست بکە ئەسڵ وەساسی نییە تەمان سەرکەوشەمزەدی خۆی ڕوونی کردو تۆڵێت تا ئێستا
ئەم کەسە کە ئەم راپۆرتی بڵاو کردوتەوە نە من و نە هاوسەرەکەم بە تەلەفۆن زیاتر هەسڵ نەمان بینیوە ئەو لە شوێنێک ئەژی ئەمان لە جێگایکی تر ئەژین لە ڕێگەی بەڵێ زانیاریان پێداوە بەڵێ سەرکەوشان سەدین و لاوانێ هاوسەرەکەشی شانیار بەشداریان بوو بێ لەمەیە بەڵام ئەمە چ ڕەبتی هەیە جێگای دەستخۆشیە دەستیان خۆش بێ هەزار جار زانیاریان بەڵام بەزانین چیە مەسئول بەرزانەڵێ ئەها بۆ مە هەر من گەڵ دەڕم نەوەڵا ژنەکەی خۆشە لەگەڵ پیاوی فڵانە یعنی ئاخرت تۆ لەبەر دەرگا دانیشتووی ئاخر ئەمە شەهینەکە ئەنج ئەزانی چۆنە یعنی بەڕاستی کارەساتەکە لێرە یعنی گەندەڵیەکەی مەسئول بەرزانی و هەموو ئەوانی کە کردویانە هەموو ئەو تاڵانەی کە کردویان جا من بە شتێکیش لێرە ڕوونکەمەوە بێک بەسەرمانە تێنەپەڕێتەوان ئەمە تەنها گەندەڵی نییە هی مەسئول بەرزانی ئەمە تەنها هەڵەیەکە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بە دقیقی تێککەوتون جا چۆن تێککەوتون ئەمە بۆ خۆشی لوغزێکە بەڕاستی چونکە و محامێنەی ئەوانەی گرن لە ئەمریکا ئەم محامێنە زۆر شارەزان لە تەرتیبکردنی ئەوراقەکانە لە دانانی مەسەلەن فرتوفیێڵە لە شاردنەوەی ئەمانەیە زۆر شارەزان چۆن ئەم جارەکە شف بووە بۆ ئەم جارەکە شف بووە معلوم نییە چۆن نیانزانێت طبعاً شتەکە چۆن نییە کۆمپانیاکە مەسئول بەرزانی بە شخصی هەتاکو 15/3/2019 بەشدارە لەنا ئەم کۆمپانیا لە 15/3/2019 دەزەکێشێتەوە نەگەی بیفرۆشێ دەزەکێشێتەوە وەکو کەسێک کە ئەندامە مەمبەرە وەرەقەکە گە ببینی وەرەقەکە هەیە هەموو کەس دەتوانێت ببینێ مەمبەر یعنی خاوەن ساحێبی ئەم مەمبەرە ئەکشێتەوە کەسێکی کە دێکە لێگەڵ ئۆتۆریتی هەیە لێگەڵ ئۆتۆریتی هەیە یعنی نەگەوەی کە مەمبەرە نەگەوەی کە ساحێبێتی توانای تەسەڕفکردنی هەیە ئەمە چیە محامێکەیە بین و بینە ئەمە بووە ئەم مڵکە کە کڕاوە لە مانگی 2019 کڕاوە یعنی بەر لەوەی مەسئول بەرزانی دەست بچێشێتەوە لەم کۆمپانیایە ئەم شەریکەیە چووە ئەم مڵکەی کڕیوە ئەمە یەکەمین وەرەقە ئەجنا مەسەرەن وەرەقەکانی پەنەما بۆ نمونە کاغەزەکانی پەنەما ئەوەی کە مەسەن شەریکیان هەیە و لە حتا لە باز و خەراجی ئەمریکاش خۆیانە دزنەوە نەگەوەی کە پارەکانە ئەدزنەوەی بن لە باقەکانی ئەمریکایدانە لەوێش ئەخوانە شارنەوە لەوەی کەوا بازوشت بن حساباتەکان نەبەنە دەرەوەی ئەمریکا لە پەنەمادایانێن و کە بازی لەسەر نییە و شەریکە لەوێ باز نایە تۆم شتانە لەوێ پارەکانیان کۆکەنەوە دایانێن ئەمانیان لەسەر کەشف وەڵامتیان هی ئێمە نییە ئەوە بەڵێ کەسێکە لە ناو خێزانی بەرزانیە خۆ مەرج نییە مەسەڵەمەوەی بەڵام ئەمە ڕێک ڕەبتی بە خۆیانەوە هەبوو ڕێک ڕاستە و خۆ ڕەبتی بە خۆیانەوە هەبوو بەڵام ئەمەی کە ئەم کاردانەوەی کە ڕوویدا و ئەمەی کە سابتیان کرد تۆمەتەکە بەسەر خۆیانە و ئیسپاتیان کرد کە ئەم تۆمەتە ڕاستە بەڵام لەو لاوە تەبلیغی چ بێ فەرهەنگیەکەکەن لە کوردستانە ئاخر تۆ ڕئیسی حکوومەتێکی یەکێ لە کێشە گەورەکانی ئەم کۆمەلگای ئێمە توندوتیژێ بەرامبەر بە ژنان کوشتنی ناموسێ لە ناو کۆمەلگای کە لایەزال ژیانی چەندین ژن بەڕاستی ئەدورێتەوە هەموو ساڵە ژیانی چەندین ژن لە ناو ئەبا چەندین خێزان تێک وێرانی ئەکا کوشتنی ناموسی تۆمەتی ناموسی بەرامبەر بە تۆمەتێک دروستەکەی کە بە تۆ نووسینگەی سەرۆکی حکوومەت ژنی با بڵێن ژیانی ژنێک ئەخاتە بەردەم خەتەری کوشتنی ناموسی هەڕەشەیە لە ژیان جاستێری کە با من دقینەکە بخوێنمەوە بۆیکەوا معلوم بێت چکە من خۆشم بۆی گەڕام تابی دۆزمە با دقەکەی بخوێنمەوە لێرە بۆ بینەرانی بزاناڵێت چی دوای بە دوادا چوونمان دەرکەوت نووسەری راپۆرتەکە ینی ئەو ڕۆژنامە نووسە ئەمریکیە پەیوەندی لەگەڵ خێزانی پەرلەمانتارێکی کوردی پێشووی عێراقەوە هەیە کە هاوڵاتی ئەمریکی و بە هەڵوێستەکانی دژ بە خەڵکی کوردستان ناسراوە بەهۆی کردەوە و هەڵوێستی خۆفرۆشانەی لەلایەن خەڵکی بە نیشتیمان پەروەری کوردستانەوە سزادرا و لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی پێنەدرا و ڕیسواکرا یعنی تۆ لە بری ئەوەی دابنیشی باسی ئەوە بکەیکە ئەم ڕۆژنامەوانە شتێکی نووسیەوە تەزویرە باشە تەزویر نییە ناڵی تەزویرە ئیسپاتیکە جوابی بەرەوە خۆ ئەمریکا مەسەلەن محکەمەکەی هەولێر نییە تۆ بە ئیسراحەتی خۆت مەسەلەن دابنیشی پێشەوەی محکەمە بکرێتوانە بڵێ فڵان کەس و فیسار کەزەوە جاسوسنەوەوانە و دوایی منەزانم حکومەکەیان لەسەر تەلەڤیزۆن دەیت و دوای بچن لە دادگاهینی کە خۆ دادگاکەی تۆ نییە مەسئول بەرزانی یعنی بە هەموو ئەتیبارەتە تەوان دادگاکانی ئەمریکاش پڕێتی لە ناڕەوایی ئەوانە پارە دەوریکابینێ ناسامچی ئەوانە بەڵام بلانی کەم خۆتۆ پارەت هەیە محامی باشت هەیە محامی بگرەوەم کەسەکە ئەم درویانەی بۆ تۆ بەسوە بیخرە زیندانەوە جوان و بەهادی جوابیتەوە نەخێرەمام تۆمەتانە بێ بنەمان
و ئێمە هەڵوێستی یاساییمانە بێ بەرامبەرەوە کەسانیان تۆمەتانیان بۆ دروست کردوینەوە لەگەڵ پارترین و نازانم چین و فریشتین و پەپولین و دانیشەوەسان شتێ بڵیاوە بەڵام تۆ دانیشی وەکو مەریجی بەربوو لە بەرزادە ئاواکەیت و ئاژنەکەتووە چی ئەمە؟ شەماڵ چەند دقەیەکمان ماوە لەسەرم بابەتە من بەس پرسیارێکم لا دروست بووە ئەمەوێ ینی ئەگەر فرسەت بێ شتێ لەسەرەوە بڵین پێشەوەی کۆتایی بەم فەقەرەیە بێنین ئەویشەوەیە تۆ تۆزێ چوویتە سەری ئەوەی ئەم مەسەلەیە ئەمە یەکەم جار نییە لە سەریان ئەوە ترێک ئەوە گەندەڵی ڕوویاوە و حتا جارێ بۆ خەڵکی کوردستان هەر خەبەر نییە ئەوە نەگوتراوەتەوە ئەوە نە ئەو حەقیقەتە بەرجەستەیە و خەڵگەی زانێ بەڵام ئەم مەسەلەیە خراپ شڵەژانی کە خراپ شڵەژاون یعنی کاردانەوە دقیقا نەزانی دقیقا سەبەبەکەی چییە یەکەمین جارە 30 ساڵی ڕابردووە یەکەمین جارە ناوی کەسێک لە خێزانی بەرزانی لەسەر کاغەزێک ئەبینرێت ئیمزای کردووە مەسرور بەرزانی بە ئیمزای خۆی ئیمزای کردووە لە 15 کەواز 15 2019 کەوازی لەم هینە هێناوە لەم بڵین کۆمپانیا چۆتە دەرەوە ئیمزای کردووە ناوی هەیە ئیمزای هەیە باشە ئەمە یەکەمین جارانی تەواوی ئەو شتانی تر کە کەشف بۆ تەواوی ئەو گەندەڵیانی تر ئەتوان بە جۆرە لە جۆرەکان بیپێشنەوە بڵێ باشە مەسەلەن بۆ نمونە براکەی تری برایشی تری هەیە نازانم مەقسوودی ناوچی ناوە ئەمریکا منسوور بەرزانی ئەمە خۆ لە ئیماراتوانە شوقەی کڕیوە و چی کڕیوە سەرمایهدار هەموو کەسی جەزانێ بەڵام کەسەکە مەسەلەن ڕاستەوخۆ لە ناو حکوومەتە نییە ڕاستەوخۆ لە جیهازێکی تەنفیزیان نیە توانێت بڵێ با من هەر لەوەتی بووم هەر تیجارەتم کردووەوانەوەی تر خەڵک بۆ دەوڵەمەند بۆ لە هەولێر میش دەوڵەمەند وەکوان بەڵام مەسرور بەرزانی لە مۆزەفی حکوومەت بەولاوە هیچی نەکردووە باشە تەلەبە بۆ خوێنکار بۆ لە ئەمریکا گەڕاوەتەوە بۆ بە مەسئولی دەستگای زانیا پاراستنەوەوانە دوای هاتووە بۆ بە ڕئیسی حکوومەتەوەوانە ئەمەی کردو تاوانی کردووانەی کردووە و لە ناو حکوومەتە خەیشی تاوانکاری بوو یعنی خەیشی تیجارەت نەبووە ئەبێ ئیسپاتی کام پارەی لەکوێ هێناوە و ئەمە یەکەمین جارە ناوی کەسێکی هێناو خێزانی بەرزانێکێتە سەر وەرەقێک و ئەم مەسئلەیە کەم نییە بەڕاستی ینی خەڵک زۆرە مەسەلەن سەر لەیشێک لەو هینانە هاوڕێک لێرە نووسیوێتی هەروە کۆمنتەکەشی بخەڵێ هاوڕیان 30 ساڵم دەسەڵاتە گەندەڵی لەمی کوردستان قوتی خەڵک دەزن ئەمە ڕاستە وای ئەوە ئەم هینە هەیە لێرە ئەم هاوڕێمان حەکیم حەمڕەژ ئەڵێ دروستە ڕاستە بەڵام ئەم جارەیان بە هەر چوار پەلەوە بڵێن بە هەر چوار قاچەوە تێکەوتن ئەم جارە یعنی بەڕاستی تێکەوتنێکی باش تێکەوتون و نازان چۆن لێ بێنە دەرەوە ئەم شڵەژانە و ئەم پلە پرروسچیەوە ناسە بڕچەیە ئەمەی کە تۆژنەکە و ئاوا و من خەیناکە من شەریف نی مڵاژنەکەی تۆ شەریف نیە ئاوایە ینی شتەکە ئاوایە ئەو نییە باسی شەرەفی من مەکەژن ینی شتەکە هاتۆتە ئەم مستەوایە سەرۆکی ئەم حکوومەتەمان ئەم دیکتاتۆرەمان ئەمریکا یعنی بەڕاستی ئەمە لە دیکتاتۆری شەشاسمانیە ئەم هەموو دیکتاتۆرە معقولە خوێن ڕێژە لە دنیا هەیە ئێمە ئامەمان بۆ بەتوشەوە بەڕاستی واقعیەتی هەیە شەماڵ بۆ کاتی سەدام حسێنی شەروامان بە خۆمانەوە ئەزانی ئەمان بۆ لە هەموو ئەم دنیای ئەم بەشەرە بۆ بەتوشیەمەوە ئەزانی چۆنە نا سەدام حسێن بارحام خوێن ڕێژ بوو تاوانکار بوو مجریم بوو خوچی مای بارانی کردوگینی کردوانە بەڵام ینی لەم مستەوایە نەبوو لەم ئاستەیە نەبوو لە داڕزان لەم ئاستەیە نەبوو لە نزمی لەم ئاستەیە نەبوو لە بێمۆراڵی و لەم ئاستەیە نەبوو لە بێعقلی بەڕاستی ئەمە بێعقلیە بێجگە لەوەشی کە ئینە بێعقلیشە لە لایەشی ترەوە من دەست خۆش بێ شەماڵ لە کۆتایی ئەم فەقەرە بەس ئەمە ئیشارەت بۆش بکەم کە ئێستا پێم وابێ لە سایتی ئاوێنە بڵاو بوو بۆوە دوێنێ بووە ئەمڕۆ بیست ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی داوایان کردووە کە ئەم مەسەلەیە تحقیقی لێ بکرێ ئیتر نازانین ئەمە لە کوردستان چەنە ئەتوانێ بڕواتە پێشەوە بەڵام داوایان کردووە کە تحقیق لەوە بکرێ کە لێرە بۆنا وەکو هەڵسوڕایکی ژنان پێم وابێ ئەمە من لە بەرامبەر تۆ شامەتڕێحەکەم و ئەمانە مەوزوعی ئەم ژنەوە ئەم تۆمەتەکە مەسرور بەرزانی بۆم ژنەی دروست کردووە نایە بەسەر ڕێکخراوەکانی ژنانە تێپەڕێ بەداخۆ من تا ئێستا ڕاگەیانێکم نەبین لە ڕێکخراوێکی ژنانەوە لەسەر ئەم مەسەلێ بۆ بێ دەنگن یعنی مەسەلەن عوزوێکی پەرلەمان لە پەرلەمانە قسەیەکی بەرزونزبەکەوانە هەزاشتی لەسەر و تا دەستیان خۆش بێت تەبعاً بەڵام بۆ شتێکی ئاوا ئەم بێدەنگیان بێمانایە چییە یعنی بۆ بێدەنگن لە بەرامبەر ئەم پەلامارە زۆر ناڕەوا و ناشرینەیە لە بەرامبەر بە ژنێکا و هێنانی ژن بۆ ناو کایەی من ملانێ و کێشەی تۆ باشە لەگەڵ کەسێکە
گەهینت هەیە ینی چی باسی خێزان و ژن و باسی ناموس و ئەم هەڕەشەیە لە ژیانی ژن بە چ معنایەکە بەڕاستی ئەمە تاوانێکە لە تاوانەکەی تر بە بڕێمە قورسترە و ژنان و ڕێکخراوەکانی ژنان بەڕاستی نابێت لە بەرامبەریە بێتن. من هاوڕاتم لەو بارەیەوە حتمما ڕاستە ئەوە پێویستی بە هەڵوێستکردنە پێویستە لایانی کە مەگەر لە ئێستاە لە باری ئەمەلیشەوە شتێک نەبێ بەڵام ئینسان لە ڕێکخراوەکان چالاکوانی ژنان ئەوانە ئەتوانن بۆ نمونە هەرە و دێڕەی کەوتمان کە نووسنگەی سەرۆکی حکومەتی هەرێم هانی توندوتیژی هانی کوشتنی ژنانەیە لەسەر شەرەف یا کەیس چۆڵێ ئەبێتە شتێکی مێتافۆریش بێ شتێکی ڕەمزیش بێ لەسەر ئەمەوەکو حملەیەکی نێو سۆشیال میدیا و ئەوانە من هاوڕاتم و هینەکەتم قبوڵە بزانین دوای هینەکەین لەگەڵ چالاکوانە قسەیەکی لەیەکەین بزانین چی هەیە و تەسەوری شەکەم شت بێتە دەرەوە چونکە ئەزای چی هەموو شتەکان لەم چەند ڕۆژە ڕوویان ناو خەڵکی هێشتا شۆکە بە ناکان نییە شۆگون بەڕاستی لە هەموو حتا بە قیاساتی حکوومەتی هەرێمی کوردستان و بە قیاساتی بێپرینسیپیەکانی ئەم حکوومەتە هێشتا ئۆڤەرە زۆر ئۆڤەرە ڕاستە زۆر ڕاستە زۆر دروستە.